بێستان سوور کۆنترین مەملەکەتی شوێنەواری کوردستانە. هەموو ئەو بەروارە مێژوویانەی گۆڕی کە پێشتر بۆ مێژووی نیشتەجێبوون تۆمار کرابوون. زیاتر لە 10 ناوچەی شوێنەواری تێدایە و گرنگترینیشیان گردەکانی کاژا و یاسین تەپە و بێستان سوورن. کە مێژووی هەندێکیان بۆ 9700 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. چاخی بەردینی نوێ پێناسە دەکەن لە بەرگرنگیەکەی تیمێکی بەریتانی کە خۆیان کنە و پشکنینیان تێدا کردووە لە دووتوێی پەرتووکێکی 900 لاپەڕەییدا ئەم ناوچە شوێنەواریەیان نووسیوەتەوە. ئێرە شوێنەواری گردی بێستان سوورە کە یەکێکە لە گردە بەناوبانگەکانی کوردستان، ئەکەوێتە 35 کیلۆمەتر لە باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی لە ناوچەی شارەزور سەر بە گوندی بێستان سوورە. مێژووی ئەم گردە ئەگەڕێتەوە بۆ سەرەتای چاخی بەردینی نوێ. گردەکە بۆ یەکەمین جار لەلایەن تیمێکی شوێنەوارناسی عراقیەوە لە ساڵی چلەکانە کاری تۆمار کراوە و لە ناو لیستی شوێنەوارەکانی عراقا بە ناوی گردی بێستان سوورەوە. گردەکە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەرەتای چاخی بەردینی نوێ. ئەو کاتێک هێشتا مرۆڤ نەیتوانیوە گڵێنەدا دروست بکە یاخود پێی بەوە نەبردووە پەنابەرێتە بەر گڵ بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی خۆی. ئەم گردە جارێکی دیکە لەلایەن تیمێکی زانکۆی هایدلبەرگی ئەڵمانیەوە ڕووپێوی بۆ کراوە، ینی لە ڕووپێوەکانی لە ڕووپێوی ناوچەی شارەزورە تۆمار کراوەتەوە. بەڵام لە ساڵی 2012ەوە لەلایەن زانکۆی ڕیدینگی بەریتانیەوە پرۆفیسۆر ڕۆجەر ماثیوس کاری هەڵکۆڵینی و کنە و پشکنینی بە بەردەوامی تێدا دەکرێت تاکو ئێستا. لەم شوێنەی کە ئێمە لێوەستاوین یەک بینایەک دۆزرایەوە کە خانوەکانی لە خشتی سوور نەکراوە دروستکراون، لەگەڵ خشتی سوور نەکراوە لەگەڵ قوڕ و بیناکە بە شێوەیەکی لاکێشەیی دروستکراوە لەگەڵ هەندێک ینی بیناکە خانووی تێدایەتە لە چەند ژوورێک پێکاتووە لەگەڵ چێشتخانە و بەشەکانی تری خانووکە لە هەموو لەم سەردەمەشا هەیە. هەروەها لە یەکێک لە ژوورەکانە کە پێم وابێت ئەم ژوورەیە هەرچەندە ئێستا داپۆشراوەتەوە بەهۆی ئەوەی یاسای شوێنەواری وایە یاسای هەڵکۆڵین کاتێکە هەڵکۆڵین تەواوە بێت ئەبێ شوێنەکە دا بپۆشرێتەوە بۆی بپارێزرێت لە باوباران یاخود لە هۆکارەکانی ئاوهەوا یاخود لە هۆکاری مرۆیی بۆی زۆر جارکان خەڵک ئەچنە ئەو شوێنە دەستەکەن بە وێرانکردنی شوێنەوارەکان. ئێرەدا پۆشراوەتەوە بەڵام پێم وابێ ئەم ژوورەیە کە ڕوبەری ژوورەکە 8 مەتر درێژە لەگەڵ 4 مەتر و نیوپانە لە ژێر زەوی یەکێک لە زەویەکانە ئەو چینە زەوی کە دۆزرایەوە نزیکەی 7 ئێسکە پەیکەری تێدا بوو. لە کاتی هەڵکۆڵینە بەتابەتی ئەگەر سەردەمێکی وەکو چاخی بەردین بێ واتە کۆن بێ تۆ پێویست بە گڵەکەیەتی بۆ ئەوەی ینی تاقیکاری لەسەر بکەیت یاخۆ توێژینەوە لەسەر بکەیت. ئەو گڵی کە کۆ ئەکرێتەوە بە زۆری لەم سەردەمانە بەتایبەتی کۆ ئەکرێتەوە و ئەشۆردرێتەوە. دوای ئەوە هەموو ئەو مادە ئۆرگانیانی کە لە ناو گوڵەکەیان سەر ئاوەکەوێت دواتر ئەبرێتە ناو تاقیگە و تێستی لەسەر ئەکرێت. زۆربەی هەرە زۆری ئەوانە ئەگەر بابەتی ڕۆکی بێت بۆ نمونە پاشماوەی ڕۆکی بێ وەکو ودانەوێڵە ئۆشتانە بێت لە ڕێگەی فەحسی کاربۆن 14 ئەتوانیت سەردەمەکەی بزانیت. بێستان سوور ناوی دوو گوندە لە تەنیشتیەکەوە، بێستان سووری کۆن و بێستان سووری نوێ. کاتی خۆی لە سەردەمی کۆندا بە بێستان سوور یانوتوە سانسوور ینی شوێنی قەڵەباڵغ لەبەرەوەی خەڵکانێکی زۆر کە لە دەوروبەر و شوێنە دوورەکانەوە هاتوون و سەردانی ئەم گوندەیان کردووە شوێنێکی قەڵەباڵغ و باخ و باخات و ئاودار بووە پێیان وتە سانسۆر واتە شوێنی قەڵەباڵغ و ئاوەدانی.
بۆ چوونی یەکەم. بۆ چوونی دووهەم ئەم گوندە لە بەهاردا دەشتەکەی یەک پارچە گوڵاڵە سوورە بووە. کاتی خۆی لە سەردەمی کۆندا وەکو ئێستا ئامێری کەرەستەی ئیشپێکردن وەکو تراکتۆر و مەکینە و ئەمانە نەبووە. دەشتەکەی یەک پارچە بە گوڵاڵە سوورە داپۆشراوە. بەشێکی کەمی زەویەکان کراوە بە بەروبوومی شتوکاڵی. لەبەرەوە دەشتەکە یەک پارچە بۆ بە گوڵاڵە سوورە، زۆرێک لە گوڵاڵە چونکە زەویەک ئەگەر بە بەیاری بمێنێتەوە زۆرێک لە گوڵاڵە سوورەی تیا ئەڕوێت، بۆیە ناوێت بێستان سوور، واتە بێستانسی گوڵاڵە سوورە. ڕایەکی دیکە هەیە لەسەری باسەوە دەکات کەسێک هەبووە، کەسێکی بە دەست و ڕەنگین جوان ئیشوکاری جوان بووە، جێدەستی دیار بووە، بێستانێکی جوانی هەبووە. کاتێک کە بەروبوومەکەی بردووە بۆ ناوچەکانی چواردۆری، بۆ بازارەکانی چواردۆری ساخی کردوەوە فرۆشتوێتی، ئەم کابرا شەو و سروشتی سوورەتێکی پێوە دیار بووە، مەیلە و سوور بووە. ئێتر وتوانە یعنی بەروبوومەکەی ئەوەندە جوان بووە، ئەوەندە ناوبانگی هەبووە، وتوانە بەروبوومی جوتیارە سوورەکە، پیاوە سوورەکە. ڕایەکی دیکە باس لەمە دەکات کەوا گوندی بێستان سوور بەو شێوازە ناونراوە، بێستان لەگەڵ ئەو کەسە سوورە ناونراوە گوندی بێستان سوور. دانیشتوانی هەردوو گوند لە تیرەی ئێلبەگی و کەماڵەیین، جوگرافیایەکی بەپیت و ئاوداریان بۆ نیشتەجێبوون هەڵبژاردووە. بێستان سوور دەکەوێتە حەوزەی شارەزوورەوە، سەر بە قەزا ناحی عربەتە 30 کیلۆمەتر لە سلێمانیوە دوورە، سەر بە قەزای مرکزین، ینی دراوسەی گوندەکانمان بێستان سووری گەورەیە، کاژا و زەڕینجۆیە، گوندی قەرەگۆڵ و خاکخۆڵ و نیسکە جۆشە. نفوسی دانیشتوانی گوندەکە زیاد لە 1100 خێزانی تیاژی، زیاد لە 150 ماڵە بێ، 120 ماڵی سە لێرە مەوجودە باخێکە تریشی لە گوندی باریکە و لە گوندی عربەت و لە شارەکان وەکو سلێمانی ئەوانە لەوێ نیشتەجێن، وەکو بێستان سووری ئەم دیو، وەکو ئەو دیویش ئەوەنی زیاد لە 140 ماڵێکە بن، زۆربەیان ئیسە لە نیشتەجێی ئەیرەن گوندی بێستان سوور، باخێکی تریشی لە ناحەی عربەت و شارۆچکەی باریکەیە. پەلەکەم ڕاکێشن ڕای کۆرەکانی من بۆ لای لەیلە چم شەوە میوانێ کرە و مێخەک بەنەی هالە ملتۆ خوا پەخشی خواردە بالی مۆگە. زۆربەی قۆناغە مێژوویەکان لەم ئاوایەدا بەڕوونی تۆمار کراون. لە مێژووی نوێ و هاوچەرخیشدا ئەو کەسایەتی و بنەماڵە سەرەتاییانەی ڕۆڵیان لە ئاوەدانی ئەم دوو گوندەدا هەبوو بێت خراونەتە سەر لاپەڕەکانی مێژوو. ئەم شتانە کە دانراون لێرە ئەمە هەمووی ئەم کەرەسانەی سەردەمی باپیرمانە، زۆر شتی لەمانش کە لە کۆڕەوەکە زۆربەی فەوتا، بەڵام ئەوانەی کە ماوە احتیفازمان پێوە کردووە. ئەمە کە لە شێوەی مەسینایە، ئەم بەشە ئەمە کاتی خۆی 100 ساڵ لەمەوە پێش سەردەمی باپیرە فەقێ عەلیە، ڕۆن تەنەکەوشت نەبووە، ڕۆن لەما هاتووە. لەم دوایە نابووە ئاو گەرمکردن و ئەوانە بەکارێنە. ئەمە تقریبەن شێوەی مادەی حەوجۆشی تایە، قورسە، لە ئێران و ڕۆن لەما هاتووە. و ئەمانش قاوەبرژانە سەردەمی لە باڵەخانەکەی باپیرەما بووە فەقێ عەلی قاسم. ئەمە بۆ قاوەبرژان و ئەوانە بەکاری هێناوە لەگەڵ ئەمانە هی قاوەبرژان بووە. ئەو سەردەمە 100 ساڵە بێت تەمەنیان. ئەمە ئاوی تیا بووە، ئاوی گەرمی تیاین کراوە، مادەی مسە، هەموو تەمەنیان کۆنە، نزیکی 100 ساڵ زیاتر ئەبن ئێسا. ئەم سەماوەرە هەر ئەمە چاوشتی تیا لێنراوە کاتێک لە سەفەر و ڕاو ئەوانە بەکار هاتووە. ئەمیشە تەمەنی 100 ساڵە بێت ئەم سەماوەرە. ئەمە
ئەمەشە زۆر کۆنا ئەمەش 100 ساڵە بێتەمەنی سەفەری بووە کاتێک لە سەفەرە لە ڕاوە بەکار هاتووە. ئەم ڕادیۆ سەرەتای پەنجاکان ئەم ڕادیۆ عومەری فەقی عەلی کوێخا عومەر لە پەنجاکانە سەرەتا کە هات لە ناو خەڵکاوە ناوبانگی دەرکرد پاترێکی لەگەڵا بوو پاترێکی بچووکی لەگەڵا بوو پیانەوت کەروجاش لەو سەردەما ئەم ڕادیۆ بەکار هاتووە دوای ئەمایان هاتووە ئەم مۆدیلە هاتووە لە 55 و 56 هاتووە جامە بەسەراتێکی خۆشی هەیە کاتێکە لە بێ سانسور باپیرەم ئەمەی کڕیوە عومەری فەقی عەلی هێنایەتیوە هەواڵ و ئیخبار و ئانە وەرگیرا خەڵکی گوندەکە هەمووی کۆبوونەوە هەر بەیانی گویان لە لێگرتووە نیوەڕۆ کە ناندانراوە نان هاتووە لە دیوەخان خەڵکەکە وتیانای ئەمان نان ناخۆن برسیان نەبووە بۆ خەڵکەوە سەرەتا بووە شتێکی وا هاتوتە ناو خەڵکەوە عەجیب بووە لای خەڵک ئەم سینیانە ئەمە هەموو سەردەمی فەقی عەلی قاسم 100 ساڵە بێ ئەمە قاوە و چاوشتی تیادانراوە ئەم سینیانە هەموو ئەم مادەی مسن وەک خۆی ماوەتەوە ئەمانە. بۆ نیشانەی زانستی بۆ عیلم و ئەدەب مناڵی خۆتان بخەنە مەکتەب مناڵتان ئەگەر کچە یاخ و کوڕ بە خوێندن ئەبێ بەدانەی دوڕ لە ناو دنیادا ئەوەی نایابە عیلم چاکتری هەموو ئەسپابە عیلم سەرمایەی فەقیرە ئەگەر بچێتە غوربەت بەبێ سیم و زەر. هەر کاتێککە داوامان هەبێت ئەچین داوامەکەمان تەواوکەین دوایەوە دەچینەوە ماڵ نانە خۆین و 2 ساعتێ 2 سایەکەین دوایقاین بوویرە خۆمانی پێوە مەشغوڵەکەین لە تەکەندێ برادەرا بخما کۆوین و بڕێدار پاکەین و دوایک شاڕوین و نانەکەمان خۆین و ئەخەوین دوایقا هەمەڵەسین و تین و بوویرە دوای داوامەکە وەڵای ڕۆژی وایە 25 دار 20 دار پاکەم منیتر نازان بۆ ئاینتر. وەڵا ئەمە هەر کێوی یەکێکە جاری وایە دوان بەیەکەوە شەریکە بنیا یەکدانەی بۆ خۆی لەبەری ئەوە جێەکەنەوە تێکەڵ نەبێ دوای کابێ بە دەنگەدەنگ تر هەرکێ بۆ خۆی جێەکاتەوە لە شوێنێکا دایاناوە هەرکێ کۆڵەکەی بۆ خۆی داکوتێ لەسەر کۆڵەکەیدا پاکیەکەن ئەم دارانەی دەوروبەری ئاوایەکەیە ئەو چەموشتەیە ئەی بڕنەوە ئەیێرن بۆیرا ئیتر ئەمەش پاکیەکەی ڕۆژانە پارێکمان دەسەکەوێت و پارێکی ڕەمزیە بۆ خۆمان خەرجەکەن و ڕۆژانەی پێدابینەکەین. وەڵای ئەمە ڕۆژانە ئەچین دەرەچین بۆ گیاوگژە جارجارێ دووسێژن بە یەکەوە تۆڵەکە ئەهێنینەوە گیاەکەی پێ ئەڵێن کەڵەوی ئەیهێنینەوە جیاوازی یەکەڵەوی لەنەوێش بازە شوێنێکا تاڵە بنەکەی سپیە ئەوان کە بنەکەی سوورەش ئەخورێ لەگەڵ قازیاخا لەگەڵ پێقەلەی پێڵێن لەگەڵ دەرزیلا ئەم هەموو گیاگژمان هەیە لەگەڵ گۆزروانە لەگەڵ هازە
بەس هازەکە بە تەنیا دێنێ هازەکە ئەبێ بە جیاواز بزانی دێنەی هازەکە بێت ڕۆنی بۆ بخەیتە سەر ڕۆنەکەی بقسێنی هازەکەی شۆراتەوە هەنجەتیەکەی تا جوان سوورە بێتەوە لە ڕۆنەکە دوایی ترش و لیمۆدۆز ترش و خوێ و دۆشا و قەیسی و هەڵوژە و کشمیش و هەرچێک ها بەدەسە تێەکەی تا دەوری سعات و نوێ بکوڵێ لەگەڵ کەمێ برنجە خەسە بێتەوە ئابە شێوە ئێخۆین بەس ئەوانەی تر هەمیان ئەکوڕێنین ئەی پاڵێوین و سوورێک ڕۆن پیازێکی بۆ قچێن دووسێرکە تێەکەین و سوورەکەینەوە بێ ئێوە ناخشە زۆر بەدەزەتە وڵا پەلەوری لای ئێمە قازە و مریشکە و بازەماڵێکی قەلیشی هەیە و مراویمان هەیە و سەریان سرە بڕین و لیانە فرۆشین و لیانە خۆین و یەرکەکەیشی خۆین و یەرکەی زۆر بەتام و خۆشە و هەر یەرکەی مرایەکە فرە دێرکە مەسڵحەکە باشترێکە و ئابە شێوە خزمەتیانەکەن و ئاینە بەرهەم و بۆ ماڵ و مناڵی خۆمان و بۆ کەسوکار جاجاری نێرین بۆ دیاری و هەدی و ئەم لاولای کەسوکاریشمان و ئابە شێوە ئەجوڵێنە ڕۆژانە ئێمە مریشکی مەسڵحەمان هەیە مریشکی کوردیمان هەیە مریشکی مەسڵحەیشە کڕین ناعیلاجین جارجارێک کردن بۆ بازە پێی ساتێ مریشکی مەسڵحە بە پرۆتین بەخێوە کردێ کورە ناخراپە تەندروست نییە مریشکە کوردیەکەی خۆمان بە یا و گژە و گەنم و ئەم شتانە بەخێوە کرێ زۆر بەسوودە هەر زۆر بەسوودە زەنامەکە خوا بیاتێ و بیخۆی هەر نەیفرۆشی بۆ خۆ داین و بیخۆی زۆر بەسوودە بۆ میوان سەرێ بڕین بۆ خۆمان بۆ مناڵمان ئیسفادەی زۆر لەکەین هێرکەکەی بۆ خۆمان بۆ مناڵمان زۆر بەسوودەی ئیسفادەی لەکەین کاڵکردن یا زەراعەتکردن جاران لەگەڵ ئێستا زۆر جیاوازی هەبوو جاران ئەرکێکی قورس بەرهەمێکی کەم بوو ئەو شتانش کە ئەکریا بەهێزی بازووی جوتیارەکە خۆی بوو لە ناو زەویەکەی خۆیان لەبەر کەمی ئامێر وەکو مەکینە و ئەو ناوەدا ئەگەر یەکێ جووتێک گای هەبوایە ئەوە زۆر باش بوو بەڵام ئەگەر نەی بواە ئەبواە بەشانی خۆی بەرهەمەکەی بەرهەم بهێنایە لەو کاتانە زیاتر تووتن و لۆکە ئەوەی کە من بزانم تووتن و لۆکە ئەکرا ئەوش تووتن بە شێوەیەکی دەست بەسەرگیرا وەکو چۆن ئەڵێ ئینحیسار حکوومەت ئینحیساری خستبووە سەری بە پێی زەویەکە بە دۆلم تووتنی لێوەرئەگرتی مەسەد بۆ دۆلمێ چەند کیلۆیەکی لێوەرئەگرتی ئەوە شتێکی دیاریکرااو بوو لێ وەرئەگرتی لەبەر ئەوە تۆ بەرهەمت هیاناوە دوای ئەوە لۆکە ئەکرا لۆکە ئەرکێکی زۆر قرس بوو وەکو ئێساکێ مەواد نەبوو کەوا بژاری پێوکەی بەهێزی بازووی خۆی جوتیارەکە بژاری ئەکرد و پاکیە کردو کە ئاهاتە بەرهەم ئیتر تۆ چی لە بازار یا ساقرە کردوی ئەو کاتە حکوومەت تەعاونی هەبوو لێی وەرەگردی بە سەعری ڕۆژی ئەو کاتە وڵا ئێستاکێ بە پێی سەردەمەکان شتەکان گۆڕاوە وەکو تووتن و لۆکە ئێستا ناکرێ زیاتر دیهاتەکان بەچی وە خەڵیگەم بە تەڕەکاڵی هاوینەوە بە گەنم و جۆ وەکو زوسانە وەکو دانەوێڵی زستانەی پێڵین بەڵام ئێستاکێ بەنسبەت ئێمە شەو لە گوندی بێسانسوورە بەخۆی هەڵکەوتەی جوگرافی شوێنەکەەوە سوپاس بەخوا ئەرزوو ئاوێکی زۆرمان هەیە ئاوێکی زیاد لە حەدی خۆی ئەگەر ساڵێ باران ببارێ ئاوەکەمان زیاترە ئەوە لە هەموو سەرچاوەکان هەمووی هەروایە بەڵام ئێساکێ زیاتر بە مەرەزە و تەڕەکاڵی هاوینەوەکو بامێ تەماتە ئەو هەنی جار کوولەکە و بیبەر ئەو نەعشتانە بەرهەمێنین بە پێی بازاڕەکان ئەچی ساخێکەینەوە بێستان سوور
بە یەکێک لە گرنگترین ناوچە شوێنەواریەکانی کوردستان و جیهان هەژمار دەکرێت. هاوکات سەرچاوەیەکی گرنگی کشت و کاڵی و ئاویە. ئەمە شوای کردووە ژیان لەم ناوچەیەدا بەردەوام بە زیندوی بمێنێتەوە و مرۆڤ و خاک خزمەتی یەکدی بکەن و پێکەوە بۆ یەک بژین.